لە 2/2/2018 ڕۆژنامەوان جەمال خاشقچی ڕۆشتە ناو کونسڵخانەی سعودیا لە ئەستەمبولی تورکیا و هەرگیز نەهاتە دەرەوە. دەوترێت لەوێ تیمێکی سعودی خنکاندویانە و پارچە پارچەیان کردووە. دواترێ هەواڵگری ئەمریکا گەشتە و ئەنجامەی کە محەممەد بن سلمان شازادەی جێنشینی سعودیا ڕەزامەندی لەسەر گرتن و کوشتنی ئەو ڕۆژنامەوانە لەدایک بۆ سعودیای داوە کە ڕەخنەی لێگرت بوو. شازادە کوشتنی خاشقچی بە هەڵە ناودێر کرد. زۆر کەس دوای 5 ساڵ لە مردنی خاشقچی یادی دەکەنەوە. جەمال خاشقچی بەشێک بوو لەنەوەیکی گرنگ ئەو نوێنەرایەتی کەسێکی دەکرد کە بانگەشەی بۆ دیموکراسی و چاکسازی و باشترکردنی بۆ جیهانی عەرەبی دەکرد. ئەو بە شێوەیەکی پەرەسەند و دەستی کرد بە ڕاخنەگرتن لە کۆمەڵێک سیاسەت و پراکتیکی گشتی حکوومەتی سعودیە لە سەردەمی بن سەلماندا لە شەڕی یەمەنەوە تا سەرکوتی چالاکوانانی مافی ژنان تا دەگاتە سەرکوتکردنی گشتی کە پێوا بووە وای کردووە سعودیە ببێتە شوێنێکی زۆر بە توندی کۆنتترۆلکراوە و سانسۆرکراوە. ئەوانەی یادی کوشتنەکەی دەکەنەوە دڵگرانن بە زیادبوونی ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و سعودیە. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە ساڵی 2022 سەردانی سعودیای کردو لەگەڵ شازادەی جێنشین کۆبەوە. شیکاران دەڵێن گرنجیدانی ئەمریکا بە سعودیا بەشێکی بۆ دابینکردنی پێداویستەکانی وزەی ئەمریکا بووە. ئەوەی لە توانام داویێت دەیکەم بۆ زیادکردنی پێداوەستی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵام زۆرێک لە چالاکوانان و داکۆچیکاران پێیان خۆشە مافەکانی مرۆڤ و ڕۆڵی قانون بابەتی هەرە سەرەکی و ناوەندی بن کاتێک باس لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەکرێت. کاتێک سەرۆک بایدن هەوڵی پۆستی سەرۆکایەتی دەدا بەڵێنیدا سعودیە پراویست بخات لەسەر کوشتنی خاشقچی. بەڵام لە ڕاستیدا ئەمڕۆ ڕێک پێچەوانەکەی ڕوویداوە. ئەمریکا پشتیوانی سعودیە دەکات و لەگەڵ حکوومەتی سعودیە دانوستان لەسەر پەیماننامەی بەرگری هاوبەش دەکات. سەرەڕای سزاکانی دادگا لە سعودیا کە بە دادگایکردنی نماش ناوی دەبن، خێزان و لایەنگرانی خاشقچی دەڵێن هیچ دادپەروەریەکی ڕاستەقینە لە کوشتنی ئەو ڕۆژنامەوانەدا نەبووە. بەڵام ئەوە ڕێگەیان لێ ناگرێت داوای ئەوە بکەن. بۆ لۆرەڵ باومەن حەیدەرکەریم دەنجی ئەمریکا.